بەڵێ پرۆسەی پێدانی قەرزی بچووک ئێمە وەکو پلانی وەزارەت کار و کاروباری کۆمەڵایەتی لە ساڵی ڕابردوو لە مانجی سێ ئێمە پلانمەوە بوو دەست بە پێدانی قەرزی بچووک بکەینەوە بە گەنج و لاوان لە سەرتاسەری هەرێمی کوردستان، بەڵام بەهۆی زروفی بارگرانی بە باری دارایی و هاتنی لێشاوی کۆڕۆنا کە بارگرانیشی زۆری لەسەر کاسبکاران دروست کرد، بە تایبەتی ئەوانەی کە پرۆژەدا دەمەزرێن، بۆ ئێمە بەڕەچاوکردنی ئەم بارە بڕیارماندا بە ڕاگررتنی وەرگرتنەوەی پاژەی سوودمەندان کە ئێمەوا بڕیار بوو لەسەر ئەو داهاتە یاخود ئەو بڕپارێکە لە سوودمەندان و بۆمان دەگەڕێتەوە دووبارە دەست بکەینەوە بە پێدانی قەرزی بچووک. بەڵام ئەم ساڵەکە لە یەکسەوە ئێمە دەستمان بە وەرگرتنەوەی ئەو پاژانە کردووە و بە دراسەکردن لەسەر ئەو داهاتەکە بۆمان دەگەڕێتەوە. ئێمە پلانی داهاتوومان دادنێن بۆ مانکانی داهاتوو بۆی بتوانین دەست بە پێدانی قەرزی بچووک بکەین لەسەر ئەو داهاتێکە بۆمان دەگەڕێتەوە ناو سندوقەکانی قەرزی بچووک. ئەو سوودمەندانێک کە سوودمەند بوون لە ساڵانی ڕابردوو 8,136 کەس سوودمەند بوون بە بڕی 76 میلیارد و 650 میلیۆن دینار کە بەسەراندا دابەشکراوە، هەر یەکەو بە پێی زۆری پرۆژەکەی و تایبەتمەندی پرۆژەکەی پارێکی بەتەرخان کراوە. هەمان مەرجی پێشووە بە پێی ئەو یاسایی کە ئێمە کاری پێدەکەین، یاسای ژمارە 2 ساڵ 2011، بەڵام ئێمە بۆ داهاتوو شتێکمان زیاد کردو، ئەویش بەشداربوونە لە خوڵێکی 15 ڕۆژی بۆ ئەوەی کە بتوانن ئەو کەسانێک کە دێن قەرز وەردەگرن لەگەر ڕاهێنەرەکانی بەڕێوەبەرایەتیمان زیاتر سوودمەند بن یاخود زیاتر ئاشنا بن بە چۆنێتی ئیدارەدانی پرۆژە و دامەزراندنی پرۆژە. بەڵێ لێ شێتە یەکچوار هەتا بە نزیکەی 500 میلیۆن دینار گەڕاوەتەوە، بەڵام لەوانەیە لە مانجی چوار زۆر زیاتر بی، لەبەرەوەی بەخۆ دەزانین لە مانچێ زۆری پشوەکان و ینی کۆمەڵێک شتەوانە هەوکارن لە کەمتر گەڕانەوەی، بەڵام بەپێی پلانی بەپێی ئەو سیستەمێک کە ئێمە هەمانە سیستەمی داتەبیس بە تەخمین ماگانە بێ 1 میلیارد دینارمان بۆ بگەڕێتەوە.